لا بەرنامەی شەمپەنجە ئەمجارە باس لە ئارامی و ئاسایش دەکەین لەگەڵ ئەنجومەنی ئاسایش و دامەزراوەکانی سەر بە ئەنجومەنی ئاسایش. ئەو ئارامی و ئاسایشەی لە هەرێمی کوردستان بەتایبەت دوای دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان باس دەکەین بەڵێنەکانی سەرۆک وەزیران لەبارەی بەرقەرارکردنی زیاتری ئارامی و ئاسایش ئەمانە دەخێنە ڕوو. هاوکاتیش باز لە هەوڵ و پاڵپشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بۆ دامەزراوە ئەمنیەکان هێزەکانی ناوەخۆ ئاسایش و دامەزراوەکانی سەر بە ئەنجومەنی ئاسایش بۆ کەمکردنەوەی تاوان و ڕێگری لە تاوانەکان. لەم بەرنامەیە زانیاری نەبیسترا و بە شێوەیەکی مەیدانی لەگەڵ ئاسایشی هەولێر و بەشێک لە هێز ئەمنیەکان باز لە ئارامی و ئاسایش و کەمبوونەوەی تاوانەکان دەکەین لە ماوەی 4 ساڵی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمجارە دەچینە شاری هەولێر کە بە ئارامترین شار لەسەر ئاستی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە دادەنرێت. لەم شارە لەگەڵ دامەزراوەکانی سەر بە ئەنجومەنی ئاسایش و ئاسایشی هەولێر دەست پێ دەکەین و شوێنپەنجەی دەرئەنجامی بەشێک لە هەوڵەکانی حکوومەت بۆ دابینکردنی ئەو ئارامی و ئاسایشە دەخەینە ڕوو. بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکایەتی هەرێم لە پێناو بەهێزکردنی سیستەمی بەرگری و ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکان و پاراستنی ئاشتی و ئاسایشی هەرێم پێداچوونەوە بە میکانیزمی ڕێخستن و یەخستنی هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی ئاسایشی ناوخۆ دەکەین و هەوڵ دەدەین بە هاوکاری پسپۆرانی ناوخۆ و دەرەکی ئەم هێزانە لە ستانداردە سەربازیەکان نزیک بکەینەوە. کار دەکەین بۆ سەروەرکردنی یاسا و ڕێزگرتن لە سەربەخۆیی دەسەڵاتی دادوەری و نابێت لە کوردستاندا کەس لە سەروو یاسا بێت. هیچ کەسێک ڕێگەی پێنادرێت بەهۆی پێگەی سیاسی و کۆمەڵایەتی و حزبی لە دەست یاسا ڕابکات و خۆی لە دەرەوەی یاسا ببینێتەوە. هەروەها کاری جدی دەکەین بۆ کۆنتڕۆلکردنی دیاردەی بڵاوبوونەوەی چەک لە ناو کۆمەڵگەکەماندا. شارە لەگەڵ دامەزراوەکانی سەر بە ئەنجومەنی ئاسایش و ئاسایشی هەولێر دەست پێ دەکەین و شوێنپەنجەی دەرئەنجامی بەشێک لە هەوڵەکانی حکوومەت بۆ دابینکردنی ئەو ئارامی و ئاسایشە دەخەینە ڕوو. باز لە ئارامی و ئاسایش و کەمبوونەوەی تاوانەکان دەکەین. ئەگەرچی کاتێک تاوانێک ئەنجام دەدرێت و هەمووان باسی دەکەن، بەڵام ئەو ڕاستیانەشان کە نزیکەی 7 ملیۆن کەس لە هەرێمی کوردستان و 150,000 هاوڵاتی بیانی لە 71 وڵاتی جیهان لەم هەرێمە بە ئارامی دوور لە تاوان و توند و تیژی و بێ هیچ مەترسیەک لەسەر ژیانیان کەسی زۆر جار نەتوانراوە بوترێت. حکوومەت لە سەرەتای دەست بەکاربوونی پێداگیری کرد لە نەمانی دیاردەی چەکی بێ مۆڵەت و نایاسایی کە وەزارەتی ناوەخۆ و هێزەکانی ئاسایش و ناوەخۆی ڕاستپار بۆ جێبەجێکردنی بڕیارەکان بۆ داماڵینی چەک و لێپرسینەوەکان دەست پێکرا. ژمارەیەکی زۆر تەقەکە دەستگیر کرا. ژمارەیەکی زۆر لە چەک دەستی بەسەرداگیرا. ئاسایشی هەولێر ئاماری دەمانجی ڕابردوو لە بەرنامەی شەمپەنجە ڕادەگەیەنێت کە ئامارەکان ئەوە دەسەلمێنن. تاوانە زۆرەکان کەمی کردووە بەهۆی هۆشەربوونەوەی هاوڵاتیان سکاڵاکان زیادی کردووە. لەبارەی چەکی بێمۆڵەت زیاتر لە 200 جۆر چەکی زۆر دەستی بەسەرداگیراوە لە جۆری چەکی قورس و مامناوەند و سووب. نزیکەی 30 بکوژ و 250 تۆمەتباری تەقەکەر و چەک هەڵگری بێمۆڵەت دەستگیر کراوە.
سەبارەت بۆ بابەتە دەچینە بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر. لێرە لیوە بارزان قەساب دەبینین. ئەو ئارامی ئاسایشەکە هەیە چەندە گرینگە بۆ هەرێمی کوردستان و بەتایبەت شاری هەولێر. سەرەتا بە خێراتتان دەکەین. زۆر سپاس تەلەڤیزیۆنی بشار دەکەین کە هەموو دەم لەگەرمان بوون و هاوکارمان بوون لە گیر و گرفتەکان و لە کێشەکان لە چارەسەری کێشەکان و دەرخستەی ئەنجامی لێکۆڵینەوەکان هەموو دەم هاوکار بووینە. تەبێ یەکە تەمەشا بکەین حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای دروستبوونی و دایمەن هەوڵی داوە ئەمن و ئارامی شارەکە بەپارێزی هەموو دەستگا ئەمنیەکان بەتایبەتی ئەنجومەنی ئاسایش وەزارەتی ناخۆ و دەستگاکانی کە ئەوانەی لە خۆیان دەگرن. تەمەشای هەولێر بکەین دەتوانین لەگەر برین جیاوازە لەگەر شارەکانی تر. ئەمە دایمەن حکوومەتی هەرێم هەوڵی داوە دەستگا ئەمنیەکان هێزەکانی ئاسایش یان هێزە ئەمنیەکانی وەزارەتی ناخۆ بە ئاکادمی بکات و دەبی ئەمە بەردەوام بینەوەبی ئەو هەوڵانێک کە حکوومەتی هەرێمی کوردستان دەیداتن دەبوو پرۆفشنالکردنی کارمەندان و ئەفسەرانی دەستگا ئەمنیەکان پۆلیس ئاسایش بەڕێوەبەرایەتی هاتوچۆ هەنی ئەو دەستگایانەی کە لە خۆ دەگری بەڕاستی حکوومەتی هەرێم هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی معنەوی توانیتی لە ڕووی تەکنەلۆژیا زۆر بە باشی بەڕێوەبات و لە بۆ پێشی باتن. بوویتە هۆکاری ئەوەی کە ئەو تاوانانەی پێشتر لەگەر ئێستا نزبەی 150 زیاتر دابەسی هاین لە بۆ باشی دەڕواتن و تاکیدیشمەوەی باشتریش دەبیتن. ڕاستە برێنەمە گەر باسی کوردستان بکەین کوردستان بەعام لە شوێنی جوغرافیای کوردستان و هەڵکەوتووە دایمەن لە ناوچەکەش کێشە و گری و گرفتەیە بەڵام خۆشبەختانە توانیتمان بیپارێزێت هەم لە ڕووی تیرۆر ئەوە تیرۆرێک کە لە ناوچەکەیە لە شەرق لەوسەد یعنی بەس تەنها ئەمەنینە لە زۆربەی وڵاتان ئەو تیرۆرە هەیە بەڵام خۆشبەختانە بەڕێوەبەرایەتی دژە تیرۆری کوردستان توانیتی کۆنتترۆلی ئەوانە بکەوە بە هاوکاری هێزەکانی ئاسایش هێزەکانی ناوخۆ و لە بیرمان نەچی هاوڵاتیان دەوری ئەساسیان هەیە ینی باڵپشتی تەواوی دەستگا ئەمنیەکانن هاوڵاتیان لە ڕووبوونەوەی تیرۆر لە ڕووبوونەوەی تاوان. باشە سەبارەت بە دیاردەی تەقەکردن هەبوو ینی ماوەک بوو لە تۆڕەکانی سوۆسیال میدیا بەتایبەت لە تیکتۆک ببووە جێگای شانازی و فەخر خەڵکانێک هەبوون کۆمەڵێک بە دوویەک دەکەوتن چەچیان لابوو ینی لە گەعلەکان لە بۆنەکان نمایشیان دەکرد. ئەمەش دیاردە بوو بەڵام ئێستا حالەتیش نەمایە. ئەمە چۆن ئەمە چەند هۆکار بوو لە ئەوەی کە تاوان کەم بیتەوە مەشاکلش کەم بیتەوە. لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکوومەت هەم دیاردێت ساکارگرتن ئەم دیاردێت تاقکردن هەم ئەوەی کە لە سوۆسیال میدیای کە دەماندیت کە خۆیان پیشان نیشان دەدا و بە چەکەوە بە تەقکردن و بۆ شێوەیە ئەوە لەسەر بڕیاری جەنابی سەرۆکی حکوومەت بە هەموو شێوازێک یاسا سەروەرە و لە هیچ کەسێک ڕێگەی پێنادرێ و لە هیچ کەسە چیش ساو ناپۆشرێ توانیمان لەو فترەکەمەی پێشووتر توانیمان هەرموو ئەو کەسانە دەست بەسەر بکرێن و بدرێنە دادگا بەپێی مادەی چەک و بەبێ مادەی دوی مۆبایل و بەپێی مادەی یاسایەکان کە دراینە دادگای وەلێرکوانش داواکاری گشتی زۆر هاوکار بووە دادگا هاوکار بووە توانیتیان لەگەرمان بن لە بۆ دەست بەسەرداگرتنی ئەوانەی کە لە سوۆسیال میدیا کار دەکەن لە ڕووی کە بوو بۆ دیاریدە لە بۆ ترسانی خەڵک و ناشرینکردنی خەڵکی زۆر هەڕەشەکردنیش لە خەڵک و خەڵکی بێتاوان و بوو بۆ هۆی خۆکوشتنی چەند کەسانە کە هۆکار بووین لە بۆ خۆکوشتنیان ئێستاگە تەمەشاکەین خۆکوشتن دیاردەی خۆکوشتن زۆر کەمی کردووە هەیە بەڵام بە نسبە ئەو نسبەیە کە پێشتر هەبووە زۆر کەمی کردووە یەک لە هۆکارەکان سوۆسیال میدیا بوو ئەوانەی کە لە سوۆسیال میدیای زەختیان سەر دەستخۆشی لە حکوومەتی هەرێم و ئەنجومەنی ئاسایشی هەرێم دەکەین بۆ ئەو ئەمنیەت و ئارامیەی کە لە کوردستان و بە تایبەتی هەولێر هەیە. زۆر سوپاس حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین ئێمە قەرداری حکوومەتی کوردستانین ئێمە قەرداری حکوومەتی هەرێمین بەس ئینشاءالله ئەمە وەک ئینتیخاب نزیکە ئینشاءالله ئەو قەردەی دەدەینەوە بە هەڵبژاردن. ئەمە لێرکوانە کە دەچینەوە ماڵێ زۆر بە مرتاحی دەچینەوە دەنوین هەر فکریش لە بازاری ناکەینەوە چونکە دەزانین ئەمنیەتەکە زۆر زیاترە لێرە لە مالی خۆمان لە مالی خۆمانەوە ئەمنیەتە نییە لێرە ئەمنیەتەکە زیاتر هەیە و پارەش لێرکوانە دێ و دەڕوە هیچ مشکلەی نییە و ئەمنیەتەکی زۆر بەخۆت هەیە بە مەلاین دلار زێر هەیە لەو بازاری دەمنێتن کەسیش نایباتەوە هەر کەس لە دوکانی خۆی داهێناوە لە خوای بە زیاتی ئەمنیەتێکی زۆر بەخۆت هەیە. ئەو ئارامی شاری هەولێر لە متمانە دروست بووە
ئەو متمانەش دەگەڕێتەوە لە بۆ ئەو قیادە حەکیمانەی ئەمە هیتمە بە تایبەتی جەنابی سەرۆک بارزانی زۆر جاران باسمان کردی ئەو متمانەی کە لە بۆ دەستگا ئەمنیەکان و هێزەکانی ئەمنی دروستی کردیە لەگەر هاوڵاتیان لەوێ لەرا سەرچاوی گرتیان هەموو دەم هەوڵیدایە هاوڵەکانی لە بۆ ئەوەی بووە کە ئەمە بتوانین خۆشەویستیمان لە بۆ خاک و نیشتیمان لە بۆ ئەوەی هاوڵاتیانیش هەست بەوەی بکەن کە ئێمە پاسەوانی ئەو شارەینە بەڵامە تەماشای هێزەکانی پێشمەرگە بکە لەسەر سنوورەکان لەو شوێنانە ئەوانیش هەموو کار لە ئامادە باشیدان و سنوورەکانی کوردستان دەپارێزن بەڵام ئەوەی کە بە نسبەت ئەو هاوڵاتیانەی دەروێ هەرێمی کوردستانیان ئەو هاوڵاتیانە بیانیانەی کە دێنە هەرێمی کوردستان ئەوان زیاتر لەمە چاودێری کوردستان ئەمە بە خۆمان لە کوردستان دەژین هەست پێ ناکەین بەڵام ئەوانەی کە دێن ئەوان هەست پێ دەکەن کە چ ئەمن و ئەمانەکەی چونچێت تۆگە تەمەشا بکەی ئەو هاوڵاتی بیانیانە کە دێنە بازاڕی هەولێر سەردانی بازار دەکەن بازاری دۆلار دەبێنن بازاری زێڕێگرەکان دەبێنن بڕواان بەو شتێنی یانی زۆر جاران بەخۆیان باز دەکەن بڕواان پێ نییە یعنی زۆریان پێسەیرە کە ئەو شتەی لە ناو بازارەکانی لە شاری هەولێر دەبینن لۆیە زیاتر پژگیری هاوڵاتیان لە بۆمە هەموودەم پێویستە و ئەمەش هەموودەم ئەگەر ببینین هەموودەم هەوڵماندایە دەستگا ئەمنیەکان هەست بەبوونی خۆیان بکەن وەک پاسەوان و خزمەتکاری و شارێ نەکرد دەستگای ئاسایی بگرە پۆلیسە بەرجەتیرۆر پۆلیسی هاتو چۆیەک جارماندی لە ڕۆژە شەو ڕۆژە سەر شەقامەکانە یعنی بگرە هەموو دەستگایەکان ئەو هەمانجەیەک گوتمان خۆی لەوەی گرت. کابینەی نوێی برای گەورە بڵێنەکانی هەموو گەیان دەجێی ئەمانەکی زۆر ئێستا لە هەولێرە هەیە ئەمانی زیاتر دەبی ئینشاءڵڵا و خەڵک زۆر ئێستا ئەمانە و زۆر مرتاحە لە شاری هەولێر الحەمدوللا هیچ شێشێکمان نییە هیچ شتێکمان نییە بەنسبەتی ئاسایشی مە زۆر باشە الحەمدوللا. ئێمە سوپاسی حکومەتی هەرێمی کوردستان دەکەین بەڕاستی سوپاسی برا ئاسایشەکان دەکەین کەرامەتمان پاراسترایە و بە دەردی گوتنی منداڵمان کچمان کوڕمان هەموو بە حوڕیەت دەگەڕێن لە سای حکومەتی قەرداری حکومەتی نوێکی هاوڵاتیەکی بەڕاستی لەو ئەمیەت و لەو ئەوەی پاراستری ئاسایش حکومەتی ئینشاءڵڵا لەمە دووە ئەوە نزیکە ئینتیخاب ئەمەش ئەو قەردەی دەدەینەوە حکومەتی. سەردانی وەزارەتی ناوەخۆ دەکەین کاتژمێر 5 ئێوارەیە سەرۆکی دیوانی بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوەخۆ دەبینی لەبارەی ئارامی و ئاسایش قسە لەگەڵ دەکەین. سەبارەت بە ئارامی و ئاسایش بەڕێستان چ قسەیەکتان هەیە کۆمنتی ئێوە چییە چونکە باسەکرێ ڕەنگە بتوانیت ئینسان مرۆڤ بە لە تەنانێک قومە ئاوێک بتوانێت بژی بەڵام بێ ئارامی و ئاسایش مرۆڤ ناتوانێت بژی. ئارامی لە پێناسەیەکی زۆر سادەدا بریتە لەوەی کە هاوڵاتی خاوەندوکان ئەو هاوڵاتیانی بن لە کۆڵانەکان سیارەکانیان بەجێ دێڵن دوکانەکانیان بەس دەڕابەکەی دێن نەخوارێ کە چوونەوە ماڵەوە بە ئارامی بخەون دڵنیا بن لەوەی کە بەیانی دەڕۆنەوە ماڵەکانیان وەک خۆیتی سیارەکانیان وەک خۆیتی بە ئارامی دەخەون. هەموو دام و دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان لەو کابینەیە شەو ڕۆژیان لە سەرێکداناوە بۆ ئەوەی هاوڵاتی بە ئارامی بنووی هاوڵاتی دڵنیابی لەوەی کە سەر و ماڵ و کەرامەت و ئەخلاقی پارێزراوە کە دەچێتەوە ماڵەوە دەرگاکە دادەخە کەس بەسەری دانادا کەس ماڵی نابە کەس تەحەدای لێ ناکات. بەشداریکردنی هاوڵاتی لەو ئارامی و ئاسایشەی کە هەیە لەگەڵ حکوومەت ئێوە چۆن دەیبینن؟ بێگومان هیچ دەوڵەتێک هیچ حکوومەتێک فۆرمی ڕژێمە سیاسەکەی هەر جۆرێک بێ بەبێ بەشداری کارای هاوڵاتی ناتوانانی ئەمنیەت بپارێزێ واتە یەکێک لە کۆڵەگەکانی ئەمنیەتی کوردستان سەرڕای کاری دام و دەستگا ئەمنیەکان پەیوەندی باشی نێوان حکوومەت و هاوڵاتیە بەشداری کارای هاوڵاتیە لە متابعکردنی تاوانکاران و لە هاوکاریکردنی دام دەستگا ئەمنیەکان. حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت وەزارەتی ناوخۆ هەموو تەکنۆلۆژیایکی نوێ دەخاتە بەردەست هێزە ئەمنیەکان و دابینیشی کردووە بۆ ئەوەی بتوانرێت بە ڕێگەی مۆدێرن تاوانکار بدۆزرێتەوە متابعی تاوانکاران بکرێ و ئەو تەکنۆلۆژیای ئێستا لە پاڵ هێزی ئەمنی لە کوردستان لە پاڵ هێزی مرۆیی بەکاردێنرێ
هاوشانە لەگەڵ ئەو تەکنۆلۆژیایی کە لە دنیا بەکاردەهێنرێ بۆ ئەوەی هاوڵاتیان بتوان بە ئارامی ژیانی خۆیان بەسەر بن. لە بواری بازرگانی و بەکارهێنان و دابشکردنی مادەی هۆشبەر دژە تیرۆری هەرێمی کوردستان و هێزەکانی ئاسایش بە شێوەیەکی بەرچاو ڕێگریان لە بڵاوبوونەوەی کرد و بە تایبەت ئاسایشی هەولێر لە ماوەی ڕابردوو دوای بڕیاری سەرۆک وەزیران بۆ دەستگیرکردنی بازرگانانی مادەی هۆشبەر و ڕێگری لەم تاوانە ئۆپەراسیۆن و هەڵمەتەکانی دەستگیرکردنیان سڕ کردەوە بۆ ئەوەی ڕێگری لەو تاوانە بکەن و هاوڵاتیان پارێزراو بن. ئەگەر تەمەشای مادە هۆشبەرەکان بکەین لە هەموو دنیا و بە تایبەتی هەولێریش کاتی خۆی دیتمان کێشەی گەورە بوو لە بۆمان. بەڵام ئەمە لەگەر ئەنجومەنی ئاسایش و بە وەزارەتی ناخۆ بە هەمانجی لەگەر بەڕێوەبەرایەتی مادە هۆشبەرەکانی کوردستان توانیمان هەمانجەش تاوا بکەین. بیرمان لەوەی کردەوە ئەو کەسانی کە دەیخۆن زۆر کێشەنینە، زیاتر ئەو کەسانە کێشەنەکەت تیجارەتی پێدەکەن و تەوجێئی دەکەن، ینی ئەوانەی کە دابشکردن بازرگان و دابشکردنەکە ئەوە کێشەیە، چونچ ئەگەر کەسێک بیخوا نێگاتێ کێشەی ناتوانانی بیکڕی، بەڵام ئەوەی گرنگ بوو لە لای ما بازرگانەکان و ئەوانەی دابەشی دەکەن. هەسای دەستمان پێکرد لە چەند مانجی ڕابردوو لە کردەوەکەی سەرکەوتوو بین لە چالاچەکەی سەرکەوتوانە ئیشەکانمان جێبەجێ کرد، زۆرترین بازرگان و دابشکردنی مادە هۆشبەرەکان ژرا بوویتە هۆی کەمبوونەوەی تەواوی مادە هۆشبەرەکان خصوصان لە شاری هەولێرستی. لە ماوەی 4 ساڵی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئارامی و ئاسایش زۆر زیاتر باڵی بەسەر هەرێمی کوردستاندا کێشا. ئەمەش بنەمای سەرەکی پێشکەوتنی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیریە لە هەر وڵاتێکدا. یەکێک لەو خاڵە بەهێزانەی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەموو هاوڵاتیانی شانازی پێوە دەکەن ئەبوونی ئارامیەکی بەهێز و ئاسایشە لە ناوچەیەکی پڕ لە کێشە و تیرۆر کە ئاسان نییە چۆن وا بکەین پڕوشتی ئەم ئاگرەت بەرنەکەوێت. بە زۆرێک هەرێمی کوردستان بە تایبەت هەولێری پایتەخت بۆتە ئارامترین و سەلامەترین شوێنی مانەوەی ژیانی کەسانی بازرگان و وەبەرهێنەران و بگرە سیاسیە گەورەکان. بۆ یەکەم زارە شوێن 50 چەندین دیمەنی بەهێزی پەیوەندی نێوان هاوڵاتیان و گەشتیاران لەگەڵ هێزەکانی ئاسایش و ناوخۆ نیشان دەدات. خۆشەویستی خەڵک و هاوڵاتیان و گەشتیارە بیانەکان بۆ ئاسایش و پۆلیس بۆتە جێگای دڵخۆشی هەمووان لە ئامێزێکی گەرم و دەستێکی ئەمیندان لە سایەی حکوومەتی هەرێمی کوردستان. دەستخۆشێکی گەرم لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن بۆ دابینکردنی ئەو ئاسایش و ئەمنیەی کە لە پایتەختەکەمان هەیە. دەستخۆشی لە هێزەکانی ئاسایش و وەزارەتی ناوەخۆ دەکەم لەبەر دابینکردنی ئەو ئاسایشەی بۆ شارەکەمان و هەروەها بۆ هەرێمە ڕازاوەکەمانیان دابین کردووە. بە حکمی ئەوەی هەرێمی کوردستان بە تایبەت هەولێری پایتەخت و ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان ئارامی و ئاسایشێکی بەهێزی تێدایە، نەک هەر سەرمایەدار و وەبەرهێنەری ناوخۆ بەڵکو وەبەرهێنەران و سەرمایەدارانی وڵاتانی بیانی و پێشکەوت و پێشبڕچێیانە بۆ وەبەرهێنان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان. ئەنجومەنی ئاسایش وەزارەتی ناخۆ هەمانجی تەواو لە نێوانیان هەیە. وەزای ئەو متمانەی هاوڵاتیان بە دەستگا ئەمنیەکانیان هەیە. و دەستگا ئەمنیەکانیش بڕوای تەوایان بە هاوڵاتیانەوە لێرکوانە لێک تێگەیشتنەک متمانەیەک لە نێوە هەردوو لا دروست بووە بوویتە هۆی ئەوەی کە نەتوانرێ هیچ تاوانێک یانەوە تەبرێن لەو چەند ساڵی ڕابردوو خصوصا لە ئەو ساڵیدا ڕابردوو ساڵەکانی تریش نەتوانرا هیچ کردەوەیشی تیرۆریستی لە شاری هەولێر ئەنجام بدرێت، بەڵام ڕاستە ئەنجام بدرێت هەوڵ هەبووە و دەستگیریش کراینەوە دراینە دادگاشیانی ئەوە نییە کە تاوان نەبووە کەس نەیویستیان، بەڵێ زۆر لایەن و خەڵکی دیژویستیتیان کردەوەی تیرۆریستی ئەنجام بدەن، بەڵام لەلایەن دەستگا ئەمنیەکان بە تایبەتی دژە تیرۆر دەست بەسەر کراون و دراینە دادگا لە یاسانە. بە تایبەتی جەنابی سەرۆکی حکوومەت بەڕێز کاک مەسرور بارزانی هەم ئەندازیاری ئارامیە و هەم مامۆستاشمان بووە لە پێشوو لە ئێستاشدا، چونکە شارەزایەکی تەواوی هەیە لەو بوارە وە کارێکی یەکجار زۆری کردووە، تەجروبەیەکی زۆری هەیە لە بواری ئیشی ئەمنی. جەنابیان زۆر کات هەموو کات هەوڵی ئەوەی داوە کە دەستگا ئەمنیەکان بە ئەکادمی بکرێت، دەوراتی خولی دەوراتیان لە بکرێتەوە خولی پەروەردەی لە ڕووی ڕۆشنبیری، لە ڕووی مافەکانی مرۆڤ، لە ڕووی سەربازی و لە ڕووی دیسپلینی سەربازی، لە ڕووی تێکەڵاوکردبوونی لەگەر هاوڵاتیان
دایمەن هەوڵ و پژگیریەوە بە چۆن زۆر جاران بازەکرێت کەسێک تاوان بکات دەدرێتە دادگا و هەر کەسەشی لە ناو دەستگا ئەمنیەکان تاوان بکایان هەڵە بکە نەفسی شت دەبی بە هەمان شێوە بدرێتەوە دادگایانی جیاوازی ناکە لە بینی هاوڵاتێک تاوان بکایان یەک لە دەستگا ئەمنیەکان تاوان بکەن هیچ جیاوازینی لە بینیان دەدرێنە دادگا. هەوڵەکانتان بۆ کەمکردنەوەی ئەو هەڕەشانەی لە تۆڕەکانی سۆشیۆل میدیا تاوانی سۆشیۆل میدیا ئەو ئافرەتانی بەتایبەت کە زۆرجار خەڵکانێک هەڕەشان دەکرد بە بڵاوکردنەوەی ڤیدیۆ و وێنەکانیان وەرگرتنی پارە و یامەرامێکی خراپ لەوەی سەرکەوتوانە ئەنجامتاندا و خەڵک وای لێ هات متمانەی گەورە دروست بێت و خەڵک ڤیدیۆکانی خۆی بۆ ئێوە بنێرێت و پەنا بۆ ئێوە بێنێ و چارەسەری کێشەکانی بکەن کە ئەمەش پێم وایە لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتەکانیش بە گرنگ وەسف کرا کە بەم شێوە ئافرەتان دەپارێزرێن و بۆ هۆکاری کەمبوونەوەی تاوانی خۆکوژیش ئەو کارە قورس نەبوو سەرەتا کە دەستمان پێکرد قورس بوو بەڵام لە دوای کە لەلایەن وەزارەتی ناخۆ ئەنجومەنی ئاسایش و بە هاوکاری دادگا کە لەگەر داواکاری گشتی لە کۆبوونەوەکان باش کرا بووە هۆی کەمبوونەوەی ئەو تاوانانەی کە تاوانی میدیای پێدەڵێ ئەمە بە هەموو نەوەک بە هەموو جۆرەك هەوڵماندایە ئەو هاوڵاتیە بە ڕێزانەیە یان ئەو کەسانێک چ لە ئافرەت چ پیا کە ژیانیان لە خەتەرە یان تهدیداتیان لەسەر ژیانیان هەیە ئاگادارمان کردینەوە چەند ژمارەش تەلەفۆنیمان دیار کردیا پەیوەندی بۆ ژمارانە دەکەن و ئەمە چاودێری کێشەکانیان دەکەین و زۆر سەرکەوتوش بوون لەوەی توانیتمان زۆرترین کەس لەو کەسانە دەستگیر بکرێن بدرێنە دادگای و نەبتە هۆکار لە بۆ کوشتنی ئافرەتەکە یان هۆکار ببتە کوشتن لە بۆ پیاوەکە هەندێک جاران کێشەی گەورەتریشی بە دوودادێ مەسەلەی تەلاقدانی ژنومێردا کێشەی کۆمەڵایەتیەکان ئەگەتە مەشاکەین چونچی هیچ تاوانێکی ڕێکخراویمان لەو شارەینی ئەمە تەنها زیاتر تاوانەکان ئەوانەی ئەنجام دەدرێن تاوانی کۆمەڵایەتینە بە هیچ شێوەیەک بڕوا و متمانە بە هێلەکانی ئەنتەرنێت نەکات چونچی ئەو کەسانەی لە بەرامبەریان ناسن دەتوانن دوای بەکاریان بینەوە لەسەر ژیانیان دەبنەوە مەترسی لێرکوانە کێشەمانە یانی سەرەتا ئەو کەسێک کە دەیناسی باشە بەڵام دوای لەسەری دەبتە مەترسی ئەمە توانیتمان ئەو مەترسی بنبڕ بکەین بەڵام پێویستمان بە هاوکاری هاوڵاتیان هەیە بە ڕۆشنبیرکردنی هاوڵاتیان لەو بوارە هەیە هیوادارم لە قوتابخانەکان لە کۆلێژەکان مامۆستایانی ئاینی لە خوتبەکان باسیەوەی بکرێت کە هاوڵاتیان خۆیان نەخەنە مەترسی ئەو کەسێک کە لە بەرامبەریان نایناسی. ئەمەوە تقریبا ساعت 12 شەوە لە هەولێر دەگەڕین کە بەبێ هیچ دیاردەیەکی چەکداری یاخود بازگە یاخود شتەشی نەخوازیات لە شارەکە دەگە تەمەشای شاری هەولێرەکەین بەو شەوە بەو ئارامی هەیتی ڕاستی شتەشی گرنگە لە بۆمان ینی لێرە جیاوازی نەکرایە ئەو شوێنە چێ لێ دەژی و ئەو شوێنە چێ لێ دەژی هەمووی لە بۆمە گرنگە دوو لە هەمووی گرنگتر لە هەولێر جیاوازی نیە لە بینی ئاینەکان لە بینی زمانەکان و لە بینی پارتە سیاسەکانیش هەمووی بە یەک چاو دەپارێزرێ خۆ پێکەوە ژیانش لە بۆ چ دەگەڕێتەوە لە بۆ ڕابردوو دەگەڕێتەوە کە شۆڕشی کورد جەنابی بارزانی نەمەر جەنابی سەرۆک کاک مەسعود بارزانی ئەوانە دائیمەن پێکەوەژیانیان هەڵبژاردن ئەو ئارامی شاری هەولێر و شارەکانی کوردستان لە بۆچ دەگەڕێتەوە بە تایبەتی لە بۆ جەنابی سەرۆک بارزانی کە هەموو دەم هەموو کات
هەوڵی داوە دەستگا ئەمریکان فێر بکەن چۆن وڵاتەکەیان خۆش بێت چۆن هاوڵاتیانیان خۆش بێەوە چۆن هەماهەنگی لەگە هاوڵاتیان بکەن مثل تەمەشا دەکەن بۆ شەوەی تەمەشای تراپلایەتەکان کە خەڵک ئەو پەڕی ڕێز لە یاسا دەگری بۆ شەوەی کە لە ترافیک ڕاوەستاوە و ئەوەش لە بۆچ دەگەڕێتەوە پۆلیسی هاتوچۆ بەو شەوەی لە کار ئەرکا دەتوانین بڵێن سوپاسی دەوی سوپاسی ئەو پۆلیسی بکەین کە بۆ شەوەی لە ئەرکا هەرچی خۆی جێبەجێ دەکات هێرکوانە بە گەڕەکی باداوە ناسراوە ئەمانی هەیە وە خەڵکەکەی هاوڵاتیانی ئێرکوانە بەڕاستی کە لێرە دەژین دانیشتوانی ڕسەنی ئەو شارانە بەڕاستی هاوکار و هەماهەنگن لەگەڵمان ئەگەر تەمەشا بکەن حکوومەتی هەرێمی کوردستان توانێتی متمانە دروست بکە بدات بە هاوڵاتیان کە دەستگا ئەمریکان لە خزمەتی هاوڵاتیانە ئێستاوە تەمەشا بکەم کاژمێر 1:30 دقەی شەو ئافرەت پیا و گەنج هەمووی لە شەقامن کێشەیە بنیتان نەبێتتان پێویستان بەشتە چی بۆ ئەگەر تەمەشای شاری هەولێر بکەین هەولێر سەنجی ماکەمە لە بۆ حکومڕانی لە بۆ دەوڵەتی کوردی ئەوەی کە ئەمە دەیبینین ئەوەی ئەو فترە زۆرێکە لە دەستگا ئەمریکانیشمان کردی هەموو دوژمنانی کورد هەموو نائازان چاویان بڕیتە سەر هەولێر هەموو هەوڵ و کۆشتەچیان ئەوەیە لە هەولێر کێشە و گیر و گرف دروست بیتن چونکە لەبەرەوەی شاری هەولێر جوغرافیایەکی گرنگی هەیە دوو پەرلەمانی کوردستان لە هەولێرە حکوومەتی سەرۆکایەتی حکوومەتی هەرێم لە هەولێرەوە سەرکردایەتی پارتە سیاسەکانی کوردستان لە هەولێرە و ئەو قونسولگەری و قونسولگەریانەی کە لە هەولێرن و ڕێکخراوەکان یۆنامی و مۆل متحیدە بارەکای لە هەولێرە لێ دوژمنانی کوردای من هەوڵ دەدەن لە هەولێر کێشە دروستکەن گیر و گرف دروستکەن تیرۆریستان هەوڵ دەن کاری نەخوازراو بکەن بەڵام بە هەموو شێوازەشی تاکو ئێستا زۆر دەستگا ئەمریکان زۆر سەرکەوتوو بووینە لەو بنبڕکردنی ئەو کێشە و گیر و گرفتانە و بە هاوکاری هاوڵاتیانە ئەو هەموو هەڵمەت و ئۆپەراسیۆنە نەتیجەی چ بوو بۆ هۆکاری چ کاریگەری کرد لەسەر ئارامی و بتوانێت ئێستاوە دەبینن ئێستا ئەمە بەو شەوەی زیاتر لە کاتژمێر 1:09 لە بازاری لە بازارەی ملیگەڕەتی شاری هەولێر تێراوەینە دەبینن خاوەنەکەی لێکوانە نیە هیچ پاسەوان و کەسێک شیرنە بەڵام متمانەی بەخە هەم بە دەستگا ئەمریکانی هەم بە خەڵکەکەشەیە هەم ئەو ڕەوشتە بەرزە لەو شارە هەیە دوو ئەوی دیکەوەی باسی دەکەی قمارخانە و تەقکردن ئەوانە برمبرکران بە هیچ شێوازەشی لە کەس قبول ناگرێت بۆ ڕێ بە هیچ کەسەشیش نادرێت لە ڕووی تەقەکردن لە قمارخانە چونچ یەک لە سەبەبەکانی تێکدانی شیرازی خێرزانی قمارە ئەمڕۆ هاوڵاتێکمان بینی ئافرەتێک بوو گوتی خۆم بە خەرداری حکوومەت دەزانم لە بەرامبەر ئەو ئارامی و ئاسایشەی کە هەیە چ قسەکەت هەیە لۆی ئەو ئەرچیمەیە ئەرکە لە سەرمان هەنی ئەرچیمەیە دەبێت ئەمە ئەو هاوڵاتیانە بپارێزین ئەم لێ ڕەداوە دەستخۆشێ دەکەم و داوای لێ بنشێ دەکەم ئەمە قەرزاریوینە